شایستەخان ئەفسەرێکی پێشووی سوپای ئەفغانستان لەگەڵ خانەوادەکەیدا گەشتووەتە سان دیێگۆ لە ویلایەتی کالیفۆرنیا. ئەم خانەوادەیە یەکێکە لە هەزاران خانەوادە کە ئەفغانستانیان چۆڵ کرد دوای وڵاتەکە کەوتە دەست تاڵیبان. خان دەڵێت بینینی گەڕانەوەی تاڵیبان بۆ حکومکردنی وڵاتەکە ئازاربەخش بوو. ڕۆژێکی زۆر ئازاربەخش بوو بۆ ئەفغانیەکان، بە تایبەتی ئەوانەی لە سوپادان. هەرگیز ئەو ڕۆژەم بیر ناچێتەوە جلو بەرگە سەربازیەکانم داکەند، بە تایبەتی ئەستێرەکانی سەرشانم. تاڵیبان لێخۆشبوونی گشتی بۆ هێزی نیشتیمانی ئەفغانستان و هێزەکانی یاساییشی وڵاتەکە دەرکرد کە لە 300,000 سەرباز پێکاتبوون. بەڵام ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تاڵیبان بە کوشتنی نایاسایی و ڕەفاندنی خەڵک تۆمەتبار دەکەن. خان دەڵێت تاڵیبان ناکرێت متمانەی پێ بکرێت. تەنانەت ئێستاش تاڵیبان کەسێک بۆ حکومەت ئیشی کردبێت دەیکوژێت. گرنگ نییە مەدەنی بوو بێت یاخۆ سەربازی، درۆزنن، درۆ دەکەن و بەڵێنەکانیان نابەنە سەر. نەتەوە یەکگرتوەکان هۆشداری داوە کە ئەفغانستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی مرۆیی بووەتەوە و کوشتنی نایاسایی لە ژێردەسەڵاتی تاڵیباندا زیادی کردووە. بۆ برێشنا تەحریک لە سان دیێگۆ، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.